نەگۆڕاوی خزم و کەسوکار و منداڵەکانیان هیچ نابڕوات بێ کاک حەکیم لە هاتنی داعشەوە و دواتر طبعا ئەزمەی مالی ئەوانە دەستی پێ کردو کە دەستیان برد بۆ موچەی خەڵکو و کرا بە چارەکە موچە و نەزان پاشەکەوت و کۆمەڵە نوع عشقال ئیبدایان کرد لە مەسەلەوەی بڕینی قوتی خەڵکە بڕوات بێ سەفەرەکانی ئەوان زیاتر بووە بڕوا بێ ڕەفاهیەتی ئەوان زیاتر بووە بڕوا بێ سیارە گۆڕین و ماڵگۆڕین و ماڵگۆڕین شیاتوتە سەرێ بەڵێ فڕۆکەکڕین و کەشتی کڕین و خۆشگوزەرانی و جنسێ وەرگرتنی وڵاتان و مناڵەکانیان ناردووە بۆ ینی بەرزترین و بەناوبانگترین و گرانترین زانکۆکانی دنیا ئەلەوێ خوێندنی باڵا و بڕوانامەی باڵا وەرئەگرن و بە پارۆم شتانە وەریئەگرن لەبەرەوە بە هیچ جۆرێک نەک کاریگەری لە سەریان نەبووە بەڵکو ڕەنگە کاریگەریە بێ کاریگەریەکە بە پێچەوانەوە بووە بەڵکو سوودێکی زۆریان وەرگرتووە چونکە لە هەموو ئەزمەیەکە کۆمەڵی خەڵک ئەو ئەزمەی ئەقۆزنەوە و زیاتر پێ قەڵەنی لە سەدەمی کۆرۆنا لە سەدەمی داعشش ینی کۆمپانیەکانی حیزب قازان زیان کردووە دەبری زیان بەتەکیید لە سەردەمی داعشە لە سەردەمی داعشە خۆ هەمومان لەم کەناڵە بەڕێزەی ئێوە لە کەناڵەکانی ترەوە هەمومان پەرلەمانتارن ئەمان بینی کە کۆمەڵی مەسئولین کۆمپانیا حیزبیەکان بازرگانیان لەگەڵ داعشا کردو بۆم نەغاز و نەوتیان لێکڕیان غاز و نەوتیان پێفرۆشتن شتیان پێفرۆشن شتیان لێکڕیون لەم کڕین و فرۆشتن و ئاڵۆگۆڕێ پارێکی زۆریان دەستکەوتووە لەو لاشۆ خەڵک پارە نەبووە موچە نەبووە دیبگرێت لە مەسەلەی ئەوەی کە ئەزمەی مالی مەسلەی چەکی بانقی ئەوانە هاتە پێشەوە چەکی بانکیان بۆ نمون چەکی بانکیان لە خەڵک کڕیوەتەوە کە قیمەتەکەی ملیاری دینار بووە ئەوان بە 200 میلیۆن دیناریان بە 300 میلیۆن دینار وەریان گرتووە بە واسطە واستەکاریەوەوانە چەکەکەیان وەرگرتووە کەواتە قەڵەوتر بوون ینی سەرمایەکانیان زیاتر بووە باشە بەزووتت ئێستا بڵین هەرێمی کوردستان کۆیلی دەستی کۆمپانیەکانە ینی پارەشێ و بەز لای کۆمپانیەکانە کەوتت سەر حکومەتی قاسی حکومەت بەتاڵە و هیچ یەدەگ و پاشەکەوتێکی نییە بەتەکیید کاک حەکیمێن بەڕاستی ئەو راپۆرتانەی کە کۆمپانیای دیلۆیت لەسەر مەسلەی نەوتی و هەروەها داهاتی نەوتی هەرێمی کوردستان بڵاوی ئەکاتەوە بەڕاستی ینی زۆر تووشی خەیبەت ئەمەلە دەکات زۆر تووشی ئەوە ئاکات کە ینی ئینسان بەتایبەت لە جانی خۆی بێتاقەتە بێت بۆ لەبەرەوەی بەپێی ئەم راپۆرتانی ئەم کۆمپانیای دیلوێتە بێ کۆمپانیای تەمان پشکنین و حسابات ئەوانەیە ینی بەشێکی هەرە زۆری داهاتی نەوتی هەرێمی کوردستان ئەڕات بۆ کۆمپانیای تر لە 9 ملیار دلار 3 ملیاری ئەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان 6 ملیاری تری ئەڕوا بۆ فلانە کۆمپانیا بۆ ئەوانە کەواتە ئەمە بۆتە هۆی چی بۆتە هۆی ئەوەی کە هەرێمی کوردستان بە خاک و خەڵک و داهات و هەموو شتێکەوە تەسلیمی ئەم کۆمپانیا گەورانە کراوە و ئەم کۆمپانیا گەورانە تەحەکوم بەتەوە ئەکەن ینی چارەنووسی تۆ دیاریەکەن بڕیارەدەن تۆ برسید بێ یان برسید نەبێت بڕیارەدەن تۆ گوزەرانت باشتر بێ یان باشتر نەبێت ئەمە لە دوجارە تەحەکوم بە سیاسەتی تۆشەواکەن یعنی تۆ لەم لاوە باسی سربەخۆیەکەی کە باسی سربەخۆیەکەی بۆ نمونە کۆمپانیای ڕۆژنەفت و نازام چی و چیت هێناوە بۆ ڕێکە دۆ فرۆشتووە باشە هەر ئەوەندە بێدڵیەکی ئەم کۆمپانیات کردیان هەر ئەوەندە بێدڵی کۆمپانیایەکی تورکیت کرد ئێو کاتە ڕێگاکە لێگریان بۆ ڕێکەت لێگرێتەوە تەواو تۆ لە برسامری لەبەرەوە ئەمە ئەم مەسەلەی سیاسەتی نەوتیە ینی سیاسەتێکی زۆر غەڵەت بوو لە پێناو پڕکردنی گیرفانی کۆمەڵی خەڵک وەکو دەسەڵات داڕایش مەسەلەن نەنگە بەس بڵین خەڵک کە زیانی کردو ئەگەر ناپارەی نەوت ڕەنگە بۆ کڕینی حیزب بۆ کڕینی مامۆستای زانکۆ لەگەڵ پەرێزم ڕۆژنامەنووس مەسەلەن دانانی میدیا بە پارەیەوەتە بۆ هەمووانە سەرف نەکراوە بەس بۆ خەڵکەکە سەرف نەکراوە کاک حەکیمانی کۆمەڵی میدیا دروست کراوە کە میدیای پرۆفێشناڵ ئەوانن عەلە ئاساس و میدیایەکن پارەیەکی گەورە و زەبەلاحیان تیا سەرفەکرێت هەموو ئەم میدیایانە لە ئەزمەی مالیا دروست کراوە باش ئەمە بەڵگەیە لەسەر قسەکانی ئێمە کە ئەم حیزبانە دەسەڵاتداران کۆمپانیا حیزبیەکان نە ئەزمەی مالی نە کۆرۆنا نە شەڕی داعش هیچی تەسیری تێ نەکردون بە خراپی بەڵکو بە باشی بۆیان گەڕاوەتەوە چونکە ینی کەناڵی وایان دروست کردووە مەلاین دۆلاری تێچووە ینی بەڕێوەبردنی ئەم کەناڵانە مەلاین دۆلاری تێچێت و پێویستی بە مەلاین دۆلارە چەنە بە باسی کۆمەڵی ئەوەت کرد ڕۆژنامەنووس و مامۆستای زانکۆ و کۆمەڵی خەڵکۆوانت کرد ینی بەداخەوە هەر ڕۆژنامەنووسێکی ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکەکەی مامۆستایەکی زانکۆی حەقیقی بێت بەڕاستی نابێت ڕێگە بەوە دا ویژدانی خۆی بفرۆشێت ینی مامۆستای زانکۆ ئەتوانێت بە سەربەرزی بژی باشە بەس ویژدان فرۆشتن چۆنە بڕون ینی ویژدان فرۆشتن ئەوەیە تۆ قسەیە کە بەدڵت نییە بەڵام لە پێناو کۆمەڵێ دۆلار ئەبیکەیت ینی دیفاع لە ناحەق بکەیت
دیفاع لە شتەیە بکەیت کە سوور بە سوور ئەزانی لە بەرژەوەندی میلەتەکەت نییە کە لە 100% ئەزانی لە دژی میلەتەکەتە لە دژی ئیدارەدانە یعنی وجدان فرۆشتن ئەوەیە مامۆستای زانکۆ بێت یان ڕۆژنامەنووسێک بێت یان هەر کەسێکی ئازیزی تر بێ لە پێناو کۆمەڵی بەرژەوەندی مادیە بێت بەرگری لەوە بکات بڵێ وڵامە باشترین ئیدارەمان هەیە و ئەمە ئیدارەیەکی زۆر نمونەیە و ئەمە لە زانکۆکانی وڵاتانی دنیاە باز لە ئەوە ئەکرێت باشی ئیدارەدانی هەرێمی کوردستانەکرێت بە نمونە ئاهێنرێتەوە و توێژینەوەی لەسەر ئەکرێت با بە توێژینەوەی چی و باشی چی یعنی ئیدارە چۆن وابێت ئەمە هەر کەسێک یعنی جگەل لەم دوو پارتە ئەگەر بە جوانی یعنی بدرە ئیدارەدانی ئەم هەرێمی بدرە بەدەست بڕواتان بێ بە جوانتر ئیدارەیەدا و خەڵکوا برسی نابوو و گیرفانی خەڵک بەتاڵ نابوو قاسی حکوومەت بەتاڵ نابوو ڕاستە ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان هەموو ئەزمەیە کە ڕۆکاتە وڵات ینی کاریگەریە بێت بەڵام کاریگەریەکەی بەو شێوەیە نییە کە تۆ نەتوانین لێک ساڵە یەک موچە بدەیت کاریگەریەکەی بەو شێوەیە نییە کە تۆ 28 ساڵە حکومڕانی ئەم هەرێمە ئەەکەی ئەم هەموو پارەی هاتۆتە ئەم هەرێمەوە خۆت نەوتت فرۆشتووە پارەی لە بەغداد لە 2005 تا 2015 میلیارد دلار 108 میلیارد دلار ڕەنگە زیاتری 108 میلیارد دلاری دیار هاتووە ڕەنگە لە پەناو ئەوانەوە بە شیرینی و نازانم چی و ئەمانەوە ڕەنگە زیاتریش بێت ئەم هەموو پارەی هاتۆتە ئەم هەرێمی کوردستانەوە ینی معقول نییە تۆ بۆ ئەزمەیەکی وە بڵێ وەڵا قاسەکەم هیچی تیان